ئاینی یەزیدی لەسەر ڕێو ڕەوشێکی زۆر کۆندا ڕێژراوە. لێکۆڵیاران لەم ساڵانەی دواییدا بۆ بەدەستهێنانی بیر و بڕوا و ڕێو ڕۆژی یەزیدیەکان ئەرچێکی زۆریان کێشا و کاری زۆریان لەسەر کرد. لە ساڵی 1995 زاینی ئۆباری خۆر هەڵاتناسی ئینگلیسی توانی ئەم پەرتووکە بە زمانی عەرەبی بخاتە بەردەست. ناوەڕۆکی ئەم نامێلکە بچووکانە بریتین لە هەردووک نامێلکەی جەڵوە و مصحەف ئاڕەش. خدای تعالى وحد القحارة بشريكة بها بالا بس طاوسي ملك رئيس ملياقته وكيل رب العالمين. المركبة دبن ستارة فرشا وهار هتيار المركبة دبن ستارة سيرين الشار كنارة دنيا خدای حمو بحربو الفيلا لشي سكني وبها قوارة. پەرستگای لالیش یاخود لالیشی ڕۆشنایی بەخش 6 کیلۆمەتر لە باکووری شاری مووسڵۆ دوورە، یعنی دەکاتە 14 کیلۆمەتر لە سنتەری قەزای شێخانەوە. پەرستگاکەشی کەوتۆتە نێوان هەر سێ چیای ناوی خۆم تاوی دەکەم من حەزم لێ خۆم حەزرەتیان لە ڕۆژ ئاوایە و مشتیشیان لە باکوورە. با من هەنێک لە زانیارەکانت بۆ ڕاست بکەمەوە. مشت لە باشووریەتی لە باکووری شێوە عەرەفاتە بەرزەکەیان 3000 مەترا لە ئاستی ڕووی دەریاوە. ئەڵەن چیرۆکی دروستبوونی لالیش ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی ئادەم و تۆفان هەردووکیان بەیەکەوە. هەر لالیش خۆی چەقی دروستبوونی دنیا و هەوێنی گەردوونیشە. ئاینی یەزیدی پاشماوەی خۆرپەرستی و میهرپەرستیە، بۆیە ئێزیدیەکان خۆیان بە ئەهریمەن پەرست نازانن. مەلەک تاووسیش بە جبریل یان پەیامهێنەری خودا دادەنێن لەسەر زەوی. ئەمانە بە 7 فریشتە بڕوادارن کە لەگەڵ 7 خوداکانی میتراییدا یەکسانن. بەمەش مەلەک تاووس ڕێبەرێتیکردنی فریشتەکانی تری لە ئەستۆیە، بۆیە لەگەڵ میترا یا خودای خۆردا هاوتایە. بەشێک لە زانایان پێیان وایە کە لە نێوان هەردوو وشەی تاووس و تەمووز کە بابلیەکان بە خودایی هەتاوی دادەنێن پەیوەندی پتەو هەیە. وشەی یەزیدی لە وشەی ئێزەدەوە هاتووە کە لە ئاوێستاییدا یەستا و
لە پەهلەویدا یەزد و لە سانسکریتیدا دایجاتا و لە فارسیدا یەزدانە. وشەی یەزدانیش لە بنەڕەتدا ئێستاییە و لە ڕێی ئاینەوە کەوتۆتە نێو فەرهەنگی فارسی. میر شەرەفخانی بەدلیسی لە شەرەفنامەدا کە لە ساڵی 1005 کۆچیدا نووسیویەتی دەڵێ ڕێوڕەسەڵەکی یەزیدی لە نێو زۆرێک لە هۆز و تیرەکانی گەلی کووردا بڵاوە وەکو داسنێ، خالیدی، پرسیان، بەختی، مەحموودی، دومبەلی. وێڕای ئەمانە بەردەوام ئەم ئاینە لە گەشەکردندا بووە و پەرەی سەندووە. هەروەها لە ناو فەرمانڕەوایانی جزیریدا ئەم ڕچەیە زۆر باو بووە. يزيدي الشرقي شامل رجوكار محدان هتي لايق الشرق الشام الدولة بتراهي مشكل ديوانا شي خليل يقصديني كرم بسيارة كرمك أما بود شيء أنا شت كان ديوانا هذا ميري المقر من الأزماني هفتي الأزمانة أف ديوانا وانا ديوانا شي خادية أف دي حد يسلم مايا أفها نشانة زبنيايا ناي باش بي دي ابكير دي بوشتي ويجيكن هذا بيرا درباسك غيري بلي باشي جي وزان حقي وي صورتن لا قريب شو اكو جاليتن بلي ايه لا يبل فدري عافتن وخلاتن هلينا ديوانيت خاصة بلي ديوانا شي خادي هلا ميري مقر منا جي حد استدي ميري يزيديا الشاشة مهدا حتى شاردا هاد روجا بزان مدي موهايا هر وهاي هفت روجا بزانبا عيدا ويزيدي خوشكي بزحمة بانجي بسوري من مرة صور كجماعتي صور أو هل شيء أول شيء خوشة وشيء يعني ما خوشة ما في سحابة خوشة زاري سلطاني بطيب برس بالبيت كودي طبيعي يا تنجال أما بوتها أو سجاد بس ديجاد خمسة أيوة معلش بودابني لا كتشوف ركاني إيرا خلكي إيرا كيان بويان هيا أما بكم بوشي بوي مراسل دي خوان شي هبت بزاني بويان أبد يعني أي من بوها چند بوي أبي يكجار بكيت بلام تاسي جار أتواني بزبال بكيت ده اگر سجاد درست نبود توانی بکشی مراسم چی ساله گیتی به مراسم شێخادێ کوڕی مسافر یەکێک بووە لە پارێزگاران و خواناسانی شام. لە ساڵی 557 کۆچی لە شارۆچکەی کاری کۆچی دوایی کردووە. ئەم شێخەپایە بڵند و باوەڕمەندە لە شامەوە بەرەو مۆسڵ هاتووە. بەهۆی خوداناسی و کاری چاچی خەڵکی ئەم دەڤەرە لێی کۆبوونەتەوە و خۆشیان ویستووە. بۆیە پەیڕەوی ئاینەکەیان کردووە و شێخادەیان بەڕێبەری ڕۆحی خۆیان زانیوە بۆ ژیان. هەروەها کردویانە بە توێشووی ڕۆژی دوایی خۆیان. سلطانی جەنەکی مایەروەیە خەبەر و جەواب کوێ بۆ بابێ ئەگەر مەخەوەت و تاقەنی نەبێ لە بلابێس بێ ئەو سلتان بەداڵ بکە بێ سوحبەتێ هەی مالامە مالامێ هەی مالامێ عەزیزێ من سلتانێ زیدە
ئەوەی کە تێبینی دەکەی ئەو دارە ئەو دارێ سەرێ دێتە خوارێ ڕەگی ئەو دارەیە بۆ ئەشکەوتەکە داری مراس کە پێ دەڵێن ڕەگی ئەو دارەیە هاتەنا ئەشکەوتەکەی ملت ئێمە ێزدی وەختی تێنە لالشی ئەکە داخوازێک دلی دەهابێت مرازێکی بخوازێت دێتە وێشکەوتە مرازی بەرامبەری ستونا مرازە بەستونا مرازایە دێ دەست خۆ هاوێژنێ و دنا بەراخۆ خودێدا ینی پاکی سافی بێت وێ مرازێ بخوازت خودێ تێت وێ مرازێ وەڕابجی بینێت مراز حاصل بێت چی مرازەکە هەبێت بەس مرازە سەرباشی هەر ینی ئینە داوی باشی بێت شکەفتە مەمێ شەوانە شکەفتێ بناوێ پیر مەمێ شەوانە مەمێ شەوا و شکەفتیاویە و دەریە مەمێ شەوانە و ستونا مرازە خەلاتیویە خودێ تەعالا کردیە خەلات داویە شکەفتاویدایە ستونا مرازە بجار کەسێ بێت دەوێت درێ هەکەر دەستێوی گەهشنێ وە دیارە ینی ئیشارەتەکە کو مرازاوی حاصل بوو هەکەر دەستێ تویژی نەگەهنێ سێ جارە باکەت بێشتیا خودی مەمێ شەوان ستونا مرازە تو مرازام حاصل بکەی سێ جارات پێک بهاوێتێ دیساش خودێتێت مرازاوی حاصل بێت يعني استكوايا براسي عاصر نابي ها ابدا انا ان شاء الله ده حاصل هيز مجالي بلي 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 مجالي هيا لمالي خدي هيا لمالي خوا مالي خدي او مالي خوايا ايه ده باشا Vedere işçildi, ulseri işçildi. انا بيروز 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 زانتو نەبی هەربژی جام هیلاکنیت توشدانیشە کاتم زۆر ئازاریە پەنجەکانم زۆر ئەزێتمێن چی؟ قاتم زۆر ئازاری هەیە هێشتا چی؟ ئەمە ڕاستیمە حەوت ڕۆژ و حەوت شەوە ڕاستە؟ ئەرێ وەڵڵا قەی ناکە لەگەڵەوە من حەز بە ئارامەیەکی زۆرەکەم زای بۆچی؟ بڵێ بۆچی؟ بۆچی؟ ئەمڕۆ کە بەلالی شاگەڕم کۆمەڵە زانیاری زۆر باشم دەستکەوت ئەیش ئەوەیە کە ئاینەکەیان ڕێچکەی ئاینەکانی دیکەی کوردستانن ئەوە ڕاستی بی کە لە قسەی هەندێک سەرچاوە کە بیستومە دەڵێن تاخمێک هەن بە ناوی تەرهایە ئەم تاخمە پەیڕەوی ئاینی زەردەشتیان دەکرد ئاینی زەردەشت بەڵێ هەر کاریگەری ئەم ئاینە زەردەشتیەیە بەسەر ئاینی یەزیدیەوە تا ئێستا ماوە زۆر ڕاستەوەیە بەڵام کاتێک کە ئاینی ئیسلام بڵاو بۆتەوە بەناو ئێراندا ئەم تەرهایانە لە جگای خۆیان نەماون کۆچیان کردووە و ئەزانی چون بۆ کوێ؟ بۆ لادەکانی دەوروبەری موسڵ بخوان لە یانشتە جێبوون مەبەست ئێرەیە لالش بەڵێ لالش شتێکی کەش ئەمڕۆ لە لالش زۆر سەرنجی ڕاکێشە کۆمەڵێک کچ و کوڕی زۆر جوانم بینی برازی دڵی خۆیان حاصڵە کرد ئەها پەڕۆ هەڵدانەکە دەڵێ پەڕۆ هەڵدانەکە بەڕاستی ئەمە بیر و باوەڕێژی زۆر سەرنج ڕاکێشە ها بەلای منەوە زۆر سەیرە بەڵام لەگەڵ ئەوەشدا کەلتورێکی زۆر جوانە شتی زۆر جوانتری شەبینین کۆمەڵێ پرسیاری شکەلامان دروست بووە وڵامەکەی دڵنیایی و بەیانی لە لالشە بێت حتمان پێکەوە هەوڵە دەین دروستە؟ لەکوێ هێنات؟ لەو دارانە لشان وراني لي بيضها بك عوري او بلا لي بكل شورى لا اله الا الله المدعى على مالا باجي بزرجاي عبد العزيز بن مبارك كفام سيدنا قابان كراك وقليكي كانوا من لعنة كبير بيسي بألوان فرد مسألة زهمانة غريبة ملفشاتينهم أجي بيسي بأبدالي بيه وسلاك وندي جالي كتم برجير وبرجير همام ما يزكين
من مدي خالك كي كان وخرج سكيرات مالك شودي خبردان سراف ودلافات وقارينا ما نفسي شي شاب زيك وري غرغاش بردان النفا جرفكو لسفل كركي أول شاشمة نيسانا شرقي بس تاوسي ملكات درجة أزماني لالش نزل كرت كلالش تاتا الأرض كسبوا نباتا زينا شقاسي كنياتا كنيار زيني أرض برنجا خملي ستر وهاي والروش استردا شوق دا وقرمجي چوارشەممەی سوور جەژنی سەری ساڵی یەزیدیان زۆر نزیکە لە جەژنی نەورۆزی کوردان بەڵام لای ئەوان جوانتر ناوزەت کراوە چونکە جەژنی سەری ساڵی کوردیە و هەموو ساڵێک لە یەکەمین چوارشەممەی مانجی نیسان بەدەم کۆمەڵێک سروتی ئاهەنگامێز لە ناو سروشتی جوانی کوردستان لە لالش ئاهەنگساز دەکەن لەگەڵ سروەی نەسیمی سپێدەی یەکی نیسان کچان بەڕەنجی شەبەنگ و ئاوێزەی دوای بارانان دەشت و چێ و دەر دەنەخشێنن بەڕەنجی خۆیان لەگەڵ مناڵان بەهادارترین جلوبەرگ دەپۆشن و بە جۆرەها شێوە خۆیان دەڕازێننەوە دواتر لەم بەرەبەیانە بەهاریەدا دۆڵ و شاخ و چێ و پڕ دەکەن لە ڕیتم و نەخمەی شادی خەڵکی تێکڕا لە نێو سروشت خەریکی کۆکردنەوەی دڵۆپە شەونمەکانی سەرگەڵا بەهاریەکانن دەم و چاوی خۆیانی پێتەڕ دەکەن بە تایبەت پیرەکان بەو هیوایە ئەم دڵۆپە شەونمە بەهاریانە کۆ دەکەنەوە و سیمایانی پێتەڕ دەکەن تاکو و چرچی سیمایان ساڕێش بکات و گەنج دەربکەون ئەو پیرانەی چاوەکانیشیان کزۆڵە بووە بەو هیوایە چاوەکانیان هێزی بێتەوە بەر گەنجەکانیش بە ئومێدی جوانتر بوونی سیمایان بە شەونمی ئەو گەڵا بەهاریانە سیمایان تەڕ دەکەن باوانەکانیان چراگەلی وردوردا دەجرسێنن و بست بە بستی پانتاییەکانی پێڕۆشن دەکەنەوە جەژنی سەری ساڵی نوێ بە جەژنی لەدایک بوونەوەی سروش ناو دەبرێ بەڵام چوارشەممەی سوور ناوی تەواوی ئەم جەژنەیە چەمچی باوەڕمەندی ڕەها لە لای خەڵکی ئێزیدی بۆ تەبنەمایەکی جێگیر و نەگۆڕ چونکە ئەوان سەدان ساڵە باوەڕیان بۆ مثیۆلۆژیایە هەیە کە دەست بە دەست و پشت بە پشت لە باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە
ئەمەش هۆکارێکی بنەڕەتیە کە ئێزیدی بوون ببێتە ناسنامەی کۆمەڵایەتیان یاخود ئێزیدیایەتی ببێتە ناوەندێکی سۆسیۆلۆژی. دوجار ئەم ناوەندە کۆمەڵایەتیە سەرجەم ئێزیدیانی دنیا داخنێتە باوەشی خۆی و لە نێو بازنەیەکی داخراودا کۆیان دەکاتەوە و بەڵێنی داهاتووی پڕ بەختەوەری و خۆشببختی با ئیمپێڕەوانی خۆی دەدات. مراز یەکێک لەو بەڵێنانەیە کە خودایی گەردوون بەخشیوێتی بە بڕوادارانی ئێزیدی بۆیە لالش لێوان لێوە لە سامبولی یۆتۆپیایی هەز دەکەیت لە نێو وڵاتێکی ئەفسانەییدا گوزەر دەکەیت و جەستەت بەرکەوتنێکی ستاتی چی لەگەڵ ڕۆحە پاچیزەییەکاندا دروست دەکات. ڕوو لە هەر لایەک بکەیت دەیان کچ و کوڕ و ژن و پیاو دەبینی بۆ وەدیهێنانی مرازەکانیان سەرقاڵی سروتە ڕۆحیەکانن تکاو نزا دەکەن بەڵکو مرازەکانیان بێتە دی بە جیاوازی تەمەن و ڕەگەز. ئەوەی لێرەدا دەیبینین ئەفسانە نییە مۆزەخانەی ئیتنۆگرافیش نییە ئەمە واقعی ژیانی بڕوادارانی ئێزیدیە. بس ئەمە بۆ چی ئەمە نۆتی هاتمێ پرسیار مۆر کردیا لەکانی ئاسپی مەغەمۆر کردیاوە کوڕەکان زۆرە بینم ئەمە کوڕک هەمووە ئەرێ ئەرێ بۆ چ بەکارێ لە زمزم کانی ئاسپی مۆر دەکەن بستوێ خۆوە دەکەن شتێکی مقدسە بستوێ خۆوە دەکەن. پەریسوار یەکێکی ترە لە سروتە ڕۆحیەکانی باوەڕمەندان و پەیڕە و کارانی ئاینی ئێزیدی. ئەویش یادکردنەوەی کۆچی شێخ ئادەیە وەک نوێکردنەوەی پارچە قوماشە ڕەنگاڵییەکانی سەرمەزارەکە بۆ بەزیندوی هێشتنەوەی یادی شێخ ئادێ کە بە باوکی ڕۆحی ئایمپێڕەوانی ئێزیدی دەناسرێ. ئەوان بۆ هەر سروتێک نمایشێکی تایبەت بەیادەکە دەخڵقێنن و بینەران لە هەموو لایەکەوە دەبنە تەماشاکەر و بینەر. وەلێ جیاوازی نمایشەکانی ئەوان ئەوەیە بینەرانیش دەبنە بەشێک لە کاراکتەر و خاوەڕ و داواکانی نێو نمایش. هەڵبەتە ئەم سروتە لە ئێستادا ماهێتی خۆی لەدەستداوە بەهۆی مزایەدەکردن بۆ پارچە کوتاڵە سەوز و زەردانە لە سروتە ڕۆحی ڕەهاکە دوور کەوتۆتەوە وەکو نەرید لە بری باوەڕمەندێکی ئێزیدی خواناس کە ئەم کوتاڵە بەدەستبێنێ و ببێتە پەری کەسێکی پارەدار خاوەندارێتی ئەم کوتاڵە پیرۆزە بەدەستدێنێ و پلە و پایەی پەری قۆرغ دەکات. وەک ئاشکرایە مۆزیک لە زۆربەی ئاینەکان پیرۆزی خۆی هەیە بەڵام لای ئێزیدیەکان تەواو جیاوازە چونکە ئەوان پێیان وایە ئەو کاتەی خودای دلۆڤان ئادەمی خەڵق کردووە داوای لە ڕۆح کردووە بچێتە جەستەی ئادەم ڕۆح ڕەتی کردوتەوە چونکە ڕۆح سێ داواکاری هەبووە یەکێک لەوانە شاز و قدومە بە زاراوەی ئێزیدی واتە دەف و شەباب یاخود دەف و شمشاڵ. بۆیە مۆزیک لەگەڵ دامەزرانی ئاینی ئێزیدی کە سەرەتای خەڵقبوونی بەشەرێتە لای ئەوان پیرۆزە. ئەمەش وای کردووە ئێزیدیەکان بۆ زۆربەی بۆنەکانی شین و شایی دەف و شەباب بکەنە دەستپێکی مەراسیمەکانیان و سروتە ئاینیەکانیان تەنانەت لە کاتی ناشتنی مردوەکانیشیان دەف و شەباب بوونی هەیە. چای باشم باشی باش نەچێم شتی جوانانە ئەمە بۆ زارۆکایە بۆ ڕستە بۆ زەواجێ زارۆکە بەس ئێ باش بێت بزانیشم هیلاکە پێم بڵێ ئادەی زام چۆنە کرد فێرم کە مژدم بە زارۆک دانیشتم وەکو تۆ تەگرێک لێدی و دەسی جارە هەژینی ئەمە چی یعنی ئەو کچێکە بێت بۆ ئێرە شووی نەکرد بێت ئەمە ئاواگیرەکان بات شوەکە لێرە ئەرێ ئەی باشە ئەی بۆ ئەوەی کە مناڵیشی ببێت بۆ بچووک یا مناڵی نەخۆش یان یەکێک مناڵی نەخۆش بێت بۆ ئێرە بۆی چاک بێتەوە مناڵەکەی ئادیت بۆم ئەکەی بزانم چۆنەکرێت بەردەکە بۆ مەکەیتەنەوە ئەوە مرازە ئەرێ ئەرێ
مرازە دێ مرازەکەی بۆ من بکرێت بۆی ژنکێکی بینی بۆی میش مناڵێکی جوانم ببێ بۆی میش مناڵێکی جوانم ببێ زارۆکێکی جوانم ببێ ئەوە بەردە بۆ من ئەوش بەردەکە بۆ من دەبێ بخۆ بکەم دێ دوعای بۆ من ناخوونی دێ وەرە بێرێ دوعایەکی بۆ من بخوونە و من ژنکێکی گەلێکی جوان بینم دەبێژە ئەی دوعا بۆ من ناکەی دوعا بۆ بکەمیش کچێکی زۆر جوانم ببێ کچێکی زۆر جوان هەر زۆر جوان هەر زۆر جوان وەکو تۆ جوان ئەمێ قەومیێ بکە بەرێ ئەمێ جانەتێ ناکەین ئەقەت یا بێژێ ئەمێ شریکا جانەتێ وارەکە ناکە تجار سەرێمەت بەر ناوێ ئۆل و ئیمانێ بەدە داهیام شەدوی لامەت ناوێ خودێ داوسی مەلەک و سەلتانی زیام بەدێ فەرەکە منە خاینە وەدێ دنیا دەم و دەورانە عەقیت و خۆشمێرێ مەبێتی خانێ وەدێ پرسیار بکەمش کوردستانێ کانی خدر حەسوون و کانی قاسم حەسوونم کانی محمود ئێزیدی محمودێ حەمرێ ئێرێکانیم المێر خاسیا بێتی خانە چایە کوردستانێ دەهاتی کوشتنام ئەبرێم بگۆ بەدێ دێن و بالا خۆتمێ وەتێ بارێ ئێقەلابام تیژی گۆنراوێ کوردستانە وێقیز و لاوێ کوردستانە برین ئەبوو شۆفەرێ عەردل کۆلانە لێ بساخێتی بەردانە تێ دەبسەتە تژی واخرین بس شكرين روجاني دي منيحة بالمودلة سناكري أو بالجماعي روجاني تل زۆر پاش ساعتە دیدەم ئێزیدیەکان لە بۆ نایەنی و جەژنەکانیاندا تەنانەت بۆ نان خواردنیش تایبەتمەندێتی خۆیان هەیە چۆن ئەو چێشتەی ئامادە دەکرێت لەو بەخشانە دەیکڕن کە ئێزیدیەکان لێرە و لەوێ دەیکەم بەخێر بۆ مەزاری شێخادێ دواتر ژنان و کچانی ئێزیدی لە نێو مەدبەخێکی گەورە و فراوان بە هەرەوەزی دەست دەکەن بە چێشتێنان وەلێ زۆربەی چێشتەکانیان بۆ نوبەرامی کوردیان تایە وەک ساوار بەڕۆنی ڕەسەنی کوردی لەگەڵ گۆشتی بزن دواتر چەند دەفرێک دەخرێتە سەرسینی گەورە گەورە پێشکەشی ئامادەبووان دەکرێت بێجیاوازی و بێبەرامبەر ئەمەش یەکێک لەو نەریتە جوانانەیە کە ئێزیدیەکان تا ئەمڕۆ شانازی پێوە دەکەن چونکە گەنج و پیر میر و گەدا شێخ و فەقیر بێجیاوازی لەسەری یەک سفرەنان دەخۆن کەواتە هیچ جیاوازیەک لە نێوان ئاستەکاندا بەدی ناکرێت و مرۆڤەکان لەو نیعمەتەی خودای دلۆڤان پێبەخشیون هاو ئاستن باسل
ئێزیدیەکان هەموو ساڵێک لە زەژنی جەممادا کە دەستنە لالەش دەست دەکەم بە بەزم و سەما و هەڵپەرچەی شادی بەدەم چەپڵە لێدان و دەف و شمشاڵ. دواتر بۆ یادکردنەوەی مێژووی ماندارە کۆچکردوەکانیان گایەک ڕاودەنێن. اینجا لە بەرامبەر گڵکۆی شێخ شەمس سەری دەبڕن. لەم سروتەدا نوێنەری سێ هۆزی جیاواز بەشداری دەکەن وەک پێشبڕچێ بۆوە دەستێنانی گاکە. بۆیە کام نوێنەرگایە کە بەدەست بهێنێ لەلایەن میرەوە خەڵات دەکرێ. بەمەش شادیەکی زۆر بەرۆکی شێخ و میر و ئیماندارەکان دەگرێ و دەست دەکەن بە هەڵپەرچێ. هۆکاری ئەم بەختەوەریەوەیە هەر دڵۆ پێک خوێن لە خوێنی ئەو گایی سەری دەبڕن دەبێتە هۆی ڕوانی نەمامێکی نوێ. وێڕایی باوەڕمەندبوونێکی ڕەها کە لەلایەن بۆ تەیەقین هەموو ساڵێک لەم ڕۆژەدا و لە کاتی ڕاوەدونانی گاکە یەکەمین بارانی وەرز وەکو بارانی ڕەحمەت دادەبارێ. لەبارەی سەرژمێری هەواداران و ئاین پێڕەوانی یەزیدی کە لە ساڵی 1910 کراوە لە ناوچەکانی سەنجار و مۆسڵ و هەکاری 100,000 ئێزیدی هەیە. لە قەفقازیشدا 25,000 کەواتە لە ئێستای ئێمەدا چەندین بەرامبەرە. وێڕای ئەو ڕێژە زۆرەیان کە لە وڵاتی ئاڵمان نیشتەجێن لە ئەفرینی سووریاش ڕێژەیەکی زۆر ئێزیدی هەن کە لەو سەرژمێری ئەو سادا سەرژمێر نەکراون. مەزارگەی لالش ئارامگەیەکی هەمیشەیی پیاوانی ئاینی یەزیدیانە. ئەو زاتانە بۆ ئارامبەخشین بە ڕۆحی ئیماندارە مردوەکانیان چەند سروتێکیان هەیە وەکو ڕۆشنکردنەوەی داڵان و ڕێڕەوەکانی ناو مەزارگا، ماچکردنی چراگاکان. ئەم ڕێبەرە ڕۆحیانەی یەزیدیان وەک پۆلە فریشتەیەکی سپی لەگەڵ ڕێتمی دەف و شەباب بۆ سازدانی ئەم ئێوارە فێردەوسیە وەکو باڵدار لە سەمادان تا ئەو کاتەی لالش دەکەم بە پارچەیەک لە نووری ئیلاهی. سروتێک بابە چاویش ڕێبەرایەتی دەکات و بابا شێخ پیرۆزی دەکا بە نەغمەی میلۆدیەکی ناتەبە. نەغمەیەک پێش ئێستا لە یادەوەری ئێمەدا خۆی تۆمار نەکردووە. چەقڵ تووی ئاگر هەڵگریش لە دوایانەوە ئەوینداری قۆزاخ ئاگرینەکەی ناو لەپی خۆیەتی و چراگە لەگەڵ ئیمانداراندا مەزارە پیرۆزەکان گڕدەدات تا ڕێچکە تەنگ و تاریکەکان ژێرزەمینە قەترانیەکان بەڕەنجی گەڕی پیرۆز ڕەنگ ڕێژ دەکەن. فەقیری تۆبەکاری بخور هەڵگر لە ڕێی بڵاوکردنەوەی بۆنی بخور هەستێکی تریشماندا گیر دەکات تا هەستەکانمان خەفە دەبن و نەستەکانمان دێنە بزوان. دواتر ئاپۆڕایی بێشماری کچان و کوڕان، ژنان و پیاوان بەدەم ماچکردنی مەزارە پیرۆزەکان بەردەوام دەبێت. ئەوان دەست بۆ خودای گەردووم بەرز دەکەنەوە و تکا و نزای خۆیانی ئاراستە دەکەن تا بەختەوەریان پێ ببەخشێ. بۆ کەسێک و کەس نابژێنە، کەس نەمەر بێت نییە کەس نامینێت. مەرسومە خودێ هاتەسی کەسی تێ دارێکی چاند و ئەو داربەرەکی نەگرە ماچێکوی داری بکەی تێخود بگی و ئاویش وەختێ ڕەب العالەمین بەشەر دەربێت نیای لازم بەرێ بەشەر هەبە بەرێ بەشەر جدیشتە قەنجیە ئیمان معریفەت عەبادەت خێرخوازیە خودێ نەڵغەم با بەشەرێکە عەبادەت دێ قەنج و معریفەت هەکە مە عەبادەت کرد هەر خودی هەر شیخانی و ماڵە هادیانە هەکە مە عەبادەت نەکرد باسن نابێم عەبادەت
یەزیدیەکان هەموو ساڵێک لە 23 سێپتەمبەر جەژنێکی حەوشەوە و حەو ڕۆژە دەجێڕن کە بە جەژنی جەمما ناسراوە. لەم حەوشەوە ڕۆژەدا لالش بە ڕەنجی ئاڵوواڵایی جوانی پەرستیارانی ئاینی یەزیدی و سروشتی سیحر ئامێزی ناوچەکە وەک بەهەشتی سەرزەمین خۆی دەنوێنێ. ئەمە وێ ڕێیدەیان سروت و کەڤاڵی ڕەنگاڵەیی و سەمای نێو تاریکی بە ڕۆشنایی وردەچرا گەلی زەیتی زەیتون کە هێز لە تاریکی دەبڕێ و وڵات ڕۆشن دەکاتەوە. بۆیە لە کاتی سروتی سەمادا کە شەوانە پراکتیزەی دەکەن، نمایندەی تاوز لە پێشەوەی فریشتەکان دەبینین لە بەرجێکی قەترانیدا ڕێبەرێتی فریشتەکان دەکات. از 28 سال از بیما از الخير وخدمتا بی آبان جوامیر و میر و ملکات از الدیوانه دی مسئله مزو گهدار و دوست و گهدار و خیر خواست از ملیات شو از خلقات شد کم از کلکات شد کم از مقتولات شد کم از محکات شد کم از مریاب خفنت کم از مریار رچم دار از خدمت بداره بستوان وقت میراز بمزه همارا از خیر و خدمتش اش خدیر رد کم عبیدت کرد کم از میر و ملکا از هیدیت کم مناجع بکم از ساقن نکا صريتيا اتصام بجدي زور ترساي؟ زور هرب جدي زور اتصام لا رشكان من اول بعد دراما حميد بهنا دراما حميد تكريم بعدين دوراتي بديت قديت زين الخيرات شي خالي قال لي يا سيدي شي خالي شويه بخير قبول بقى مرۆدۆستی یەزیدیان لەگەڵ خەڵقبوونی ئادەم سەرچاوەی گرتووە، وەک لە تێکستە پیرۆزەکانی مەسحەفا ڕەش و جەڵۆدا هاتووە. ئەمەش وای کردو خەڵکی یەزیدی بەردەوام شادی خواز بن و دوور بن لە خەمخوازی و خەفەت. درستتر بڵێن، یەزیدیان کۆمەڵگەیەکی سایکۆلۆژیا تەندروستن بەهۆی بڕوابوونی یەقینیان بە دروستکەری خەلیقە کە خودای تەنیا و دلۆڤان و بێهاوتایە. وەلێ خۆشبەختی یەزیدیان لەوەدایە بڕوایەکی ڕەهایان بەبوونی قەدەری ئیلاهی خۆیان هەیە. خوددا چی لە چارەنووسی هەر تاچێکیانە نووسیوە بۆیان دێتە دی. ئەمە وای لێکردوون ئەنجێزەی نەخوازرا و تیاندا سەرهەڵ نەدات. ئەوان پێیان وایە خودای تاک و تەنیا و دلۆڤان خالقی دنیا و گشت پێکهاتەکانە. ڕۆح موعجیزەیەکی ئیلاهیە و پێیان بەخشراوە. مەلەک تاوسیش ڕێبەری ژیان و هەڵگری پەڕاوەکانی کار و کردەوەیانە. هەروەها بڕیاردەری چارەنووسی دوای مەرجیانە. ئەوان بازنەیەک دەوری داون کە بازنەی ئیمان و گەیشتنە بە یەقین. ئەمەش وای لێکردوون بە بەشی خۆیان ڕازی بن و هیچ گومانێک لای خۆیان نەخۆڕقێنن. ئەوە تا ئاین پێڕەوانی یەزیدی هەمیشە لە بەزم و شادیدا غەرقن و زەردەخەنەی پڕ لە مانای ژیان لێوان لێوی کردوون لە ژیان دۆستی و عەشق و ئەوین. كدما سرسنجة ودالي كديم خيرا خبيدا مديدي قال لي مشتي بيانا سيب الليلة وبنقرية الحوشينة وبنقرية الحوشينة كدمان من اللي دولينا من اللي خذ من اللي وينا
ودان خوب بازرینا نبیش مرا مسکینا شرف دینم ودان خوب بازرینا نبیش مرا مسکینا